لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لەبێت ئێمە بەردامی لە بەرنامەکەمان ئێوەش لەگەڵمان بن بینەرمان بن. لەم سەهۆڵ بەندانی عەشق و وەرینی گوڵەگەن و گریانی شەهیدستانە عەشق چۆنە ڕێ بڵێ چۆن لە ترسی سێبەری چەقۆ ڕێژمەی گولە و تارمایی مەرگ عەشق چۆنەکرێ بڵێ چۆن لە سێبەر چۆن هەتا وەچنی و گولە کوا خەندەی لێ ئەبێ و لە مەرگ کوانێ هەناسە عەشق چۆنەژی بڵێ چۆن میگاکانت کۆکەراوە دڵم ئاڵێ عەشق لێرە لەم زەوی وشک و بێرونە خۆی داگەڕێتەوە بۆ ئیرادەیەکی لاوازمانەیە هەرێکێک لێمە ناتوانین پێچوانی شەبۆلەکانی دەریا ملوانی بکەین لەوانەیە ئەو ئیرادەیەمان نەبێت وەزوومان دووبین هەز ناکەی ئێمە ئەو شعری شایق بێ کەس بەسەرمانە تەطبیقە کرێکاڵێ کورد ئەبە ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵە بۆ بێلانەیە بێگومان قەو دەق لەگەڵێن هەستەکەی ئێمە دوو دڵ و پیسی لەگەڵەکیە بەڵێ زۆر پیسێ بۆچی تا ئێستا بەردەوام بە نەمانتوانیوە شۆڕشێک لە ناخی خۆمان دەبەرپاکەین ئەگەڕێتەوە بۆ گەورەکان مەسلەیەکی کوردە لە گەورە بیرژێ بچووک پێی تێخات ئەو مۆزوع بەندێکی پێشینانە گەورەکانمان ڕقەبەراتی لەگەڵ یەکتریاکەن بچووکەکانیشمان دووبارە لە دوای ئەو وەکو تەجیل لێیاتەوە من جەنابتم خۆش بیوە لەمانێت لەبەر مەسڵحەتێ تۆم خۆش بیوە بۆ ڕوحی و ڕوحم تۆی ڕوحی تۆ خۆش نەوێت بۆ هەر بە دەستێکترمان خۆش بوێت وڵی تر نازم وڵاتێکی یعنی بەس نازانم هەر ڕق و چی نەزاڵە بەسەریە ئێتر حرەکە لە بازاڕەکان لە دانیشتنەکان کافتریاکان سەرجادەکان پاسەکان سیارەکان هەر جۆرە سیارەکان بێ ئەتر باشی لە ترافیک لایتێک بە لابە هەم لەسەر حسابەژی سەنەکەستەکەی ئێمە وڵاتیشی دیموکراتین لەو ڕوانگەی تۆ کە ئەڵێ ئێمە یەکتری قبوڵ ناکەین وڵی دیموکراتی لەم کوردستان بەس گوێم لێت هەموو هەی گوێی لێتی بڕواکە بڕوا ناکەم تیای بێت بەس گوێە هیچی تر کە نامین بە خۆشویستی شعرێکی فایق بێ کەسێ ئەڵێ کورد ئەبە ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵێک بۆیە بێلانەیە هەستەکەی ئێمە دوو دڵی و پیسێمە هەیە لە ناو یەکتریا یەکتریش قبوڵ ناکەین بە تەئکید وانە بەڵام تۆ لەسەر چی پەروەردەبووی لەسەرەوە ئاڕۆیت ئێمە هەر کاتێک کە تومتوژێک لەم وڵاتەیە بێ کەس خۆی بە پەرپرز نازانێ هەمی ئەڵێت کێشەی کۆمەڵاتی بوو کێشەی دەرونی بوو کاتێم خۆمان بە پرز نازانین داوە ئەگە هەر کەس لای خۆست بۆ بکە بۆچی ئەمە بۆ ئەدروستە بێ ئەبێ ئەگەر هەمومان هەستکەین بەرپرسینەوە بێ ئەوە ئەو هۆکارانە نێڵین بەس ئێمە هۆکارەکانە هەیە خۆمان لێدزینەوە وڵا کەسی قبول نییە ئەوەی کە هەیە لەسەر ئاستێکی زۆر تەسکە وەکو برادایەتی من و تۆ مەسەلا من و کەسێکی تر بەڵام وەکو ئایدیا وەکو ئایدیایی کە لە غەرب باسەکرێت لە دنیای خۆراوایە باسەکرێت کەس ئەوەی قبول نییە بەڕات چونکە لای ئێمە فکرە نییە کەس لەسەر فکرە ناکە هەموو شتەکان لێرە ڕاهاتن و نەریت و عادەتە خۆی بەنسبەت خۆشەویستیەوە یانی شتێکی ئاساییە ئەگەر هەم دین ڕێپیاوە هەم کۆمەلگاش بەڵام ئەوەیە ئیتر ئێمە چونکە لە کۆمەلگایەکەژین چۆن بڵێ یعنی ئاستی ڕۆشنبیریمان زۆر لاوازە یعنی ئەو شتانە قبول ناکەین و ئەکرێ ئێمە بە نهێنی ئەو شتە بکەین قبولیەکەن حتاوانی کە زۆر لە دینیش نزیکن ئەگەر ئەو شتە بە نهێنی بکرێت زۆر لەوە خراپتریش بێ قبولیەکەن بەڵام بەگەر شتێکی ئاسایی بێ ئەگەر تۆ بە دڵپاشی بیکەی ئەوە قبول ناکرێت بەڵێ خۆی لە کوردەواری ئەوە خۆی هەر عادەتە کە ئیتر ئێمە هەر ڕقمان لە یەکتری بێ و بەردەوام بەخیلی بە یەک بەرین و بەردەوام یعنی ئیتر کام لە خۆی بەسەر ئەوی ترا زاڵکە ئیترەوە بە شتێکی زۆر مهمی بەقەڵم بن و بەڵام خۆی لە مەسەن بڵین لە
بیناوان نییە مەسەن ئێستا تۆ ئەگەر هەتا خۆشەویستی زیاترە بێ لە ناومانەوە هەتا ڕێز لە یەکتری بگرین زیاتر پێشەکەوین چونکە ئێستا لەو وڵاتانی خۆرئاوایە کە ئێمە ئەفۆن لە وڵاتانی غەربە کە ئێمە پێیان ئەڵێن بێدین نوان بەڵام بینی هەمووشان یەکتریان خۆشەوێ و زۆریش یعنی ئەو سەلامەتی و ئەمنی کە لێوێ هەیە یعنی بەنیوەی ئەوە لەناو وڵاتی ئیسلامیەکانە نی ئەمە گەڕێتەوە بۆ ئەو کولتوری کۆمەڵایەتی کە لە ناخێمەیە لە مناڵیەوە چەسپێنرێ وا فێرکراوین کە دین بەشێکی گەورەیە لە عەزاب و لە تۆڵەکردنەوە لە کاتێکا دین سەراپای پڕە لە خۆشەویستی سەیرە ئێمە لە وڵاتێکین هەمومان خۆمان بە خوێنەوارە زانین بەس قەت لەو جملەیش کە سپیرتێ نەگەیشتوین کاڵێ هەموو ژیان بەشی خۆشەویستی ناکە مرۆڤ چۆن نەتوانێت ڕقی لە یەکتر بێ ئێمە بەردەوام ڕقمان لە یەکترە خۆشمان نازانین پرسیارەکە ئەوەیە کە خۆشمان نازانین بۆ ڕقمان لە خۆمانە یعنی سووتاندنی پیکرێک تعبیر لە ئەو پڕی نەزانی ئێمە کە لە تێگەیشتن لە هوەر لە جوانی لە ژیان لە خۆشەویستی دەنا سووتاندنی پیکرێک جگە لە بەدەسەڵاتی چیترە چ پێناسەیەکی کە ئەچێتە ئەم چوارچەیەوە ئەنی ئێمە ڕۆژانە ئەو هەموو تەقینەوەی ئەو هەموو هەواڵە ناخۆشە سیاسیا بینین شەڕەپەڕۆکەین لەسەر جادەکان لە پێناوی حەزێکی تایبەتی تەسکی حیزبایەتیا پەلامار یەکتریین بەلامانەوە زۆر ئاساییە بەڵام چاومان بینینی پیکرێک کە تعبیرە لە خۆشەویستی نایبینێ ئەنی خۆشەویستی مەرج نییە تۆ بە فەساد و بێئەخلاقی ناوی بەری ینی خۆشەویستی ئەوە نییە تۆ کچێک لەو سەرجادەیە بگریت و دەستدرێژی و بکەیتە سەر بەڕاستی خۆشەویستی کە ئەڵێ خۆشەویستی هەموو جۆرە خۆشەویستی ئەگرێتەوە ئینسان کە ئینسانی خۆشنەوێ ینی چۆن ئەتوانێت باز لە شتەکانی کە بکە لە ژیانە لە کاتێکە ئەگەر قسە لەگەڵ هەر تاکێکم کۆمەڵگایە بکەی ڕەنگە دنیا جملەی جوانی بۆ ژیان پێبێ بەڵام کە یەتە سەر واقعەکەش هەمومان خۆمان لە وشەکانت دزینەوە خۆمان لە جوانەکانت دزینەوە ئەم بەرنامەیەمان لە پێنا ئەوەیە کرد کە ئێمە دووربین لە ڕق نزیک بین لە خۆشەویستی لەناو دڵمانە خۆشەویستی بچێنین نەک ڕق لەناو ناخمانە یەکتری قوبوڵکەین نەک دژایەتی یەکتری بکەین ئەگەر ئێمە بیسلمێنین کە وڵاتێکی دموکراتین ئەوە ئەبێ ئەوەش بسلمێنین کە ئێمە ڕای جیاواز یەکتریمان پێ قوبوڵە کە تۆ سەر هەر بە ئایدایەک بیت هەر بیرکردنەوەیەک بیت ئەوە من تۆم پێ قوبوڵە ئەگەر منیش هەر بیرکردنەوەیەکمە بێت ئەوە تۆ منیش پێ قوبوڵ بێت ئەگەر ئێستا پیکرێک ئالێرا کە بە سوتایی ئەبینین ڕەنگە بیرکردنەوەی تر بێت کەوای لەم پیکەرە کردێت سووتانی بێتیت ڕەنگە ڕق بێت ڕقێک بەڕەشی بەجێهێشتووە ئێمە باز لە پیکەرەکە ناکەین باز لەواکەین بۆ ئێمە ڕقمان لە یەکتری بوو هیوادارین ئێمە لە ئایندە سبینە هەر لە بەرنامەکانی خۆمانە ئێمە بڵین ئای چەند جوانە وڵات بەخۆشەویستیەوە بەیەکتر قوبوڵکردنەوە ئەو کاتە ئەو شعرش لەبیرکەین کە بڵین کورد ئەبەر ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵێک بۆیە بێدانەیە بە هیواین تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتێبینەوە خواتان لەگەڵ ڕێژمەی گول لەو تارمایی مەرگ عاشق چۆنەکرێ بڵێ چۆن لە سێبەر چۆن هەتا وەچنی و گول لە کوا خەندەی لێ ئەبێ و لە مەرگ کوانێ هەناسا عاشق چۆنەژی بڵێ چۆن